بینەران و بیسەرانی خۆشەوی سڵاوتان لێبێت 32 ساڵ تێپەڕە بێ بەسەر ڕاپەڕینا مەزنەکەی شاری هەولێری خۆشەویست کە لە 11 ئاداری 1991 لێرە خەڵکی ڕاپەڕیوی هەولێر ئەم شارەیان ڕزگار کردو و پێشمەرگەش لە شاخەکانەوە هاتنە ناو شار. ئێمە ئەمڕۆ تێکۆشەرێکمان لەگەڵایەکە ئەو ڕۆژە بۆ خۆی بەشداری کردووە و لەگەڵ ئەو پێشمەرگانەیە هاتوونەتە ناو شاری هەولێرەوە کاویش کاک خورشید شێرەیە. کا خورشید سڵاو لێبێ ئەمڕۆ ڕۆژی ڕاپەڕینە. پێم خۆشە کەمێک باسی ئەو ڕۆژەمان بۆکەی چی لە یادا چۆن هاتنە ناو شار. زۆر سپاس بەخێر بێن. پێشەوەی قسە بکەم بەڵێ نقطەیەکی تاریخی هەیە دەبێن. باش لە سەعات 8 ئێوارەی شەوی 11 ئازاری ساڵی 1970 کلمەی سرمان بۆ هات ئێمە لە شار دەرچێت لە شار بەڵێ پاشی 17 ساڵ بالضبط 100% 17 ساڵ بۆ بەیانی ڕۆژی 11 ئازار لە پێش ئەو محافەزەی بوو 1992 نۆتوێت بەڵێ پاشی 17 ساڵ بەڵێ لە ساڵی 1990 هاتینە پێش محافەزەی بەڵێ فەرقمان 12 ساعت بوو لەگەر چوونە دەرەوەتان ڕۆیشتین بەڕۆژ بە ڕۆژهاتنەوە. کەواتە چی هەیە بۆمان باسکە ئەو ڕۆژە ئێوە لە کوێ هاتن لە ڕانێ ڕاهاتی لە ڕانێەوە بەڵێ ئەمە کاک مەسعود دەگەر کاک نوێشیروانی و دکتۆر ئینتەروی سازی پارتی بوو لە قاسمەڕەشێ بوون. بەڵێ ئەمن ئەو وەختی کارم نەبووم بەڵێ لەما بێ بوو کاک مەسعود تەکلیفی لە من کرد کە دەبی لەگەر خۆتی لە قیوی دابەزیت بەڵێ لەبەرەوەی شارەزایان نییە کاکوغەر مەسئولی لە قیدووە بەڵێ دەبی تۆ شارەزایی بکو شارەزایەک و وەکو مەسئول لەگەڵیان بەڵێ میش قبوڵم کرد خواتێکی زۆر بوون کاتنە ناو شارەوە ئێوە بە ناوی بەرەی کوردستانی نا بەناوی بەرەی کوردستانی کرد بەڵێ مەسئولینی نوێنەری هەر حزبەک لەگەردان بەڵێ نوێنەری یەکێتی پۆستێت بوو پارتی ئەمن بووم زمر عوسمانی بەڵێ مەسئولی من مەسئول نەبوو بەڵێ ڕەواند بوو ئیشوعی بوو سەعد بوو بەڵێ کەمە ڕەحمە بەڕەحمەت بوو ئەوانە غەرێک تەمسیلی حزبەکەی خۆی دەکرد بەس کۆتەکەەوە مشتەرەک بوو. بەڵێ باشە ئێوە هاتن کە هاتن شار ڕزگار کرابوو یاخود نا ئەمە کە حرەکەتمان کرد لە شەقراوە شو لە مەسیفی مقاومە نەمابوو. بەڵێ هاتین لە پیرزینی ڕاوەستێن دەبابە مابوون دەسێتەوەی یەکدوو دەبابە بەڵێ ئەوانش ئەمە ڕاوەستێن ناتینە پێش بەڵێ خۆیان ڕۆیشتن یا ئەوامریان بوات بوو ڕۆیشتن. بەڵێ باشە ئەو ڕۆژە چی ڕوویە لێرە ڕۆژ لێرە یازەی مان چی ڕوویە هیچ بووی کێمە هاتن ڕاستن داخلی شار بوون لای ئەوەی وەزارەتی مدیرەتی تەربیە بەڵێ بەقەرشی نەزم ئەمن بوو شعبی بوو مقاومەیان کرد. بەڵێ ئیتر پێشمەرگا لێدان و شکان ڕەندێکیان کوژران و ڕایەک ئێمە هاتین کە هاتین گەیشتینە ئەو مەنتقەیەی یا جەماعەت هەموو بەرەو معسکەر چوو. بەڵێ دوو تیارەش قەسمی دەکرد دوو تیارە هێلیکۆپتەر قەسمی دەکرد خەڵک لە دوێرە بێت زۆرەی کۆمەڵێک گەنج خڕ بوونەوە لێرە کە زانن ئێمە هاتینە ئیتر قەرباڵغێک پیا بووم. بەڵێ کۆستەتیش پێشی من چوو بۆ نازم برادرێکی خۆی بەڵێ لێ پەتەشی کەمی پێچوو کاکۆستەتیش هاتەوە پێکەوە لێرە یەکەم بڵێن بارەگای یاخود دایرەی حکومی کە هاتن پارێزگای لێر بوو خەڵک چۆن پێشوازی لێ کرد ئەوەی کە هەبوو هەر چەپڕێدان بوو ئەو کامێرەی کە ژیراویشە کامێرەی ئێمە نەبوو. بەڵێ نازان چێگرتووی بەڵێ من نازان ڤیدیۆیەکەی ئەو کاتە شخصی بووە. بەڵێ بەڵێ دوای وەریانگریان وەگرت دەزیم ترایە. بەڵێ پاشی ئەوشکە خۆتی ئەمە کاتینە خۆتەکەی ئێمە و یەکێتی شوی هەرسی پێکەوە ئەغڵبی بۆ مەعسکەر دابەزی. بەڵێ دابەزین بۆ مەعسکەر جەشی ڕای دەکرد. ئیتر لە معناوە مەعسکەری هەرچی جبەخانە و چەک و ئەوەی پیان نەچوو هەمووی بەزیمە. زۆر باشە جا حەزەکەی چی لە ناو حوشەی پارێزگا و لەوێش کۆمەڵێ قسەی دەکەیت.
مامۆستا ئەمە ناو پارێزگایە ئێمە لە حەوشەی پارێزگایی هەولێرین ئەو وەختە چۆنی بوو ئێستا چۆن ئێستا یەک دنیا فەرقی هەیە بەڵێ ئەو کاتە تۆ ڕاستە بینایەکە هەمان بینایە بەڵێ بەڵام نظامەکە هەمان نظام نییە بەڵێ ئەوڕۆ کورد حکم دەکات لێرە تۆ چیت بینی ئەو ڕۆژەی کە هاتنە ناو ئەو ڕۆژەی ئێوە هات پێش ئێرە بەرگەبوون داخرابوو داخرابوو وەڵێ داخرابوو بەڵێ کارمەندی تێدا نەمابوو دەوام نەبوو بەڵێ هەکە چوو ماڵ خۆی بەڵێ کاتێنە من ئەو قادرمانە ئێرە چوومە سەر ساڵمەکەی دەرگە داخرا بەڵێ هاتمە خوارێک خەڵک کۆ بووە مەزمعک پێشمەگەشتمان مابوون لێرە گوتیان شەڕ لە منطقەی سەیداوای مقاومە هەیە دەکەن بەڵێ جهازش مەزمعکی ئەمە لێ خەزەباوی لێش بەڵێ دەوان لە ئێمە کرد کە مەفرزەشیان لۆ بنێرین مقاومەکە بەقوتە ملەتەکە بوو پێشمەگە نەبوو بەڵێ ملەت ژمی زەمایر ئێمەش مەزمعات پێشمەرێکمان بۆ ناردن سوایوان ئەوی کوژرا ئەوی کرد ڕایک بەڵێ بۆ شکرێ بێ مەمانەوە کاکۆسەتیش ئەو دەمی دەگە من نەبوو لێرە زیێشی برادمان لە برادێک بوو نەزانام بەڵێ چیشیە بوو ئەوش هاتووە لێرە بەس قوتی هەموو قوتەکەمان دابەزی بوون لۆ معسکەر بەڵێ معسکەریش ڕای دەکرد بە قاڵ فێرەق و فەرقە و هەموو قوتەکە چەک و جبغانەوە هەرچی هەبوو بزیانشت بەڵێ هەرچی پیان نەچوو بەڵێ ئیتر جەماهیریش کەوتە ناوی ئەوی بردی و ئەوی نەمان ئەم چیکرا نازانم بەڵێ ئەی مامۆستا لە بینی ئێوە بڵێن وەکو بەرەی کوردستانی تەنسیقێکی باشە بوو لە ئەوڵەوە باشمان هەبوو لە سەرەتاوە لەسەرەوە تەنسیقەکی باشمان بەڵێ بەتایبەتی بەڵام ئەمە بوونە دوو زەپا بەڵێ دوو زەپەک لە کۆی ڕاهات مەسئولەتی ئەو زەپامان مەرحوم سعدی بەڵێ سعد لە کۆی ڕاهات بەڵام قوتی پارتی و یەکێتی و شوعی و سوسیالیست هەموو لەگەڵی بوو ئەو مەسئولیان بەڵێ ئێمەش وەکو هەیەتێک مەسئولی هەموو قوتەکان خۆ بەڵێ تەنسیقەشی تەوامان هەبوو لەگەڵ یەکتر هیچ مشکلە بەڵێ مامۆستا لێرە کە هاتن ئەو وەختە هەم پێشمەرگە هەم خەڵک ئەو سیمبڵ و نیشانانەی حیزبی بەعسوەوانەی کە هەبوو لابران لا نەبران ئەو دەست کەت و پڕ لا نەدران بەڵێ چکە ئێمە هەموو دە 15 ڕۆژ ماینەوە بەڵێ ئێرەشی دەستی پێکردەوە و ئێرەمان بەزیێ بەڵێ پاش گەڕانەوەمان دەستمان بەکارانەکەی کە تەسفەی ئاساری وام بکەین من کە بووم مەحافظ لە زیاتی ئەو ئارای شاری کوردستان ئارای نەفسی عراقی تێدا بوو بەڵێ ملام بردەوە ئەوم لا بن بە عربێش محافظەی ئەولەر و بە کوردی نووسین پارێزگای هەولێر نووس دافت ئەوەی لەماندا ئیتر زەپەی کوردستانی کەوتە ئێش پێشەوەی مەقەری زەپەش هەموو هاتنەوە ئەوەی ئەمە کەشکان چینە شەقلاوی بەڵێ خەتێ لە شەقلاوی بنێتە مفاوەزە دەستی پێ کرد سەری دەربەندی کۆڕەشە هات لە گەرمەی شەڕی دەربەندی کۆڕێ داوا مفاوەزات کرا تەقە هێشتا ڕانەوەستا بوو ئەی مامۆستا پاش 32 ساڵ تۆ چیت بەیادێتەوە یعنی ئەو خەڵکەی ئێستا هەندێک شت هەیە وەکو شت گۆڕاوە لە چاوی تۆ ینی لەو کاتەوە من یەکزار شت گۆڕاوە بەڵێ یەکزار زۆر گۆڕاوە ئێمە لە نعمەت دەژین بەڵام ناڵێم کەم کورتنی نارم گەندەڵینی ناڵم ئێوە مەسوولەکانیان خەڵکیش ئەوی خەڵکیش ئەوی توانی ئاژی ئەوی توانی نەنە من مەبەسمەوەی خەڵکیش لە نیعمەت ئاژی ئەکسەری بەڵێ لە کوردستان بەعام فەقیر هەیە بەس برسی نییە فەقیر هەیە بەڵام برسی نییە وە ویزدانی خەرشی بە ویزدانەوە قسە بکات کاری زۆر کرایە پێشەمت شتێک وەکو گوتم فەقیر هەیە برسی نییە ئەوە یەک ئەو ئەمن و ئاسایشە ئێستا لە کوردستانەیە لە سویس ڕۆژ نییە ئەوە گەورەتر دەبێت کە ئەمن و ئاسایش نەما ژیان نامین عدالەتی ئیجتیماعی عدالەتی مناڵم 100% کە کوردی زۆرە تجاوزات زۆرە مەسئولین معنەوە نییە تو مەسئولێک لە جێک ئیشەشی کار دەکا وەڵا ئەو حزبە یان ئەو حکومەتە هەمووی مەسئولە لە هەموو دنیا ئەوە هەیە
ئەو کەمکوتی لێرە هەیە لە هەموو دنیاە بەڵام ناکرێ چاکرێ مامۆستا با. چاک ناکرێ چاک دەکرێت بەڵام تۆ زۆرفی کوردستان دەبێت تەقدیر بکەی بابەش ئێمە دەوڵەت نی ئێمە لە چار لەوە ئەبڕەقە دراوی بەشتا پاش 32 ساڵ خەڵک گلەی هەیە و دەبینی بەڵێ مناڵەمەگوێ ئەگەر ئەوەی کە وەکو ئێستا ئیماراتمان لێبێ ئەو گولە یاد دەبینی چکە هەموو کەسێک ڕازی نابی هەر دەسەڵاتێکیش هەر حکومەتێکیش هەموو خەر لێ ڕازبی نە دەسەڵاتێکی باشە نحکومەتێکی باش چکە ڕێی جیاوازەیە بیری جیاوازەیە بۆچوونی جیاوازەیە طموحاتی جیاوازەیە چۆن خەڵکم بەعامە لە پێغەمبەرەکان ڕازی نەبوون خەڵک چۆن حاکم ڕازی کەواتەگە خەڵک ئێستا ناڕازی بێت و گلەی هەبێ حەقی نییە هەموو کەس حەقی نییە هەندێک حەقیان نییە بەڵێ هەموو ئەو کەسەی هەیە مستەفیدێکی زۆرە گرەی لە خەرچکە فەقیرەکەی بترە ئەوە بێویستدانی ئەوە زۆر بێویستدانی مستەفیدێکی زۆر بووە مامۆستا لە بڵێن دوا قسەمان ئاواتی ئەو خەونەی کە تۆ هەبوو پاش 32 ساڵ لە ئێستا هاتووەتە دی یا ئێستا تەمۆ هەیە و شت زۆرە و زۆر زۆری ماوەشت چاوەڕوانی کاروانت بەڕێوەیە تا ئێستا ئەو کاروانە نەگەیشتمە دوا قۆناغی خۆ بەڕێوەیە پێ دوایە گاتە دوا قۆناغ وڵی زەمان دەزانێت زەمان حکم دەکەن چکاوتە سەڵاتەی دەستۆنیە ئەتو پێ دوایە دەگەیانێت ئەمە دەبێت جغرافی خۆمان بخوێنینەوە کە جغرافی خۆمان خوێندەوە ئەوی تۆزێک تێبگە دەزانی تۆ چ مەقعێک دەژی دەچێت جغرافیەک دەژی ئەوی تەقدیری ئەو زۆر بکە ئەگەر شتێکت هەبێ لەسەر ڕاپەڕین یادکردنەوەی ڕاپەڕین و سپاس دەکەم هەر ئەوەیە مەمنون سپاس لەگەڵمان سەرکەوتنیشی گەلە گەورەیە دەستکەوتشی گەلە گەورەیە گوناعان خەڵک لەگەری نەبی ئەوە یەک داواش لە هەموو کوردێک دەکەم لە هەموو کوردستانیان دەکەم لە هەموو حیزبە کوردستانەکانی هەر ساپاس دەکەم تۆزێک ویزدانیان هەبی ئەو تەجروبەی بپارێزە ئەگەر تاکە ئومێدەکەبی ئەگەر تۆنێکی بچووک هەبی یەکمەتری بێ ئێرەیە زڵمی لێمە لە خۆتان مەکەن و لە کوردی مەکەن ئەو تەجروبەی بپارێزێ باشە زەوە بە دەرەجەی یەکەمەکەوێتە سا حکوومەتیش مامۆستا ئەرچی حکوومەتیشە بەڵام حکوومەت و حیزبەکان حیزبەکانم سەرکردەکان حیزبەکانی کوردستانەکان بەڵێ ڕووم ڕەوانە بەڵێ دەنە ملەتەکە هەموو هەسا پاس داوای یەکگرتن دەکەن هەموو ملەت ئەوەی کە پێنای حیزبەکان ئەوجا شتێک گوناحبارترە شتێک خەتایکی زیاترە ئەوە شتێکەیە بەڵام حیزبەکان کە پێنای لە کوردستانی عێراق هەر هەموو خەڵکی کورد هاوار دەکە یەکدی بگرێت حیزبەکان یەکدی نابن قەرەک نییە قەرەبسی مشکلەی نییە ئەو حەقیقەت زۆر سپاس مامۆستا مەمنون کە زەحمەتی کێشە زۆر مەمنون هەرچەندە نەمدەوێت ئەمە ئەو قایە بکەم بەڵام ئیزبایت کردم بەڵێ من فەقیر بن ئینشاءالله سپاس دەکەم مەمنونم یعنی ئینشاءالله توانیم یادێکی گرنگە یعنی توانیم تۆزێک ئەو واقعی کە ئێمە تێدای ژیاین بۆ جیلی ئایندە بۆنەوەی ئایندە شتێکی ڕۆم بیتەوە بەڵێ زۆر سپاس حتمەن پێم خۆشە گەنجەکانیش ئەو هەموو خوێن و ئەو ئێش و ئازارە و ئەو خەباتی ئەو ملەتەی دەبیر نەکەن لە خۆڕا ئێستا هاتینە سەرجادەی بە هەموو شتێک ڕازی نابن بیر لە ئەوە بکەنەوە کە ئەو تەجروبەیە ئەو بە خوێنی سەدان هەزار شەهید هاتیە ڕاستە مەسئولیەتی خراپمان هەیە ڕاستە ئیدارەشی هەموو سەد بەڕام دەبێت تەماشای وەزی خۆشی بکە گەنجەکان ئەوەندا ناومێت نەبن باش زۆر سپاس مامۆستا مەمنونی سپاس